نحن الآن في الروضة الجيلانية المطهرة. ئێمە ئێستا لە ڕەوزەی گەیلانی پیرۆزین قەدەس الله سڕها عەلەیه، بە تایبەتیش لە دەروازەی مەزارگەی پیرۆزی گۆڕی سەید عەبدولقادری گەیلانی حەسەنی حوسەینی عومەری سدیقی عوسمانی داین. العمري الصديقي العثماني، وهو حسب اتفاق العلماء کە بەپێی کۆدەنجی زانایان تاکە جێنشینی ڕەچەڵەکی پاکە لە بنەماڵەی پێغەمبەر و هاوڵە بەڕێزەکانیەتی لە خەلیفەکانی ڕاشیدین، خوای گەورە لێیان ڕازی بێت. ئەم دەروازەیەش کاتیە، چونکە مزگەوتی قادری لە نۆژنکردنەوەدایە بە سەرپەرشتی مەولانا سەید خالیدی گەیلانی، خوای گەورە بیپارێزێت. مولانا السيد خالد الجيلاني حفظه الله تعالى. طبعا هذا الباب بێگومان ئەم دەرگایە کە لە تەنیژ مەزارگەکەیە تایبەت بوو بە بنەماڵەی گەیلانی لە سەروبەندی نۆژەنکردنەوەی مزگەوتەکەدا ئەم دەرگایە بۆ سەردانیکردن کراوەتەوە، بۆ ئەوەش داوا لە خودا دەکەین سەرکەوتومان بکات. السلام عليكم. هذا المزار الشريف الذي هو لسيدي الشيخ عبد القادر الجيلاني الحسني الحسيني صنع. ئەم مەزارگە پیرۆزەش بۆ شێخ عەبدولقادری گەیلانی حەسەنی حوسەینیە، چوارچێوە یاخود قەفەزەکەشی لە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە پاڵ مادەی کانزایی دژەژەنگدا بەزی و ڕووپۆش کراوە. مەزارگەکە تا ساڵانی هەشتاکان لە تەختە دروست کرابوو، دواتر گۆڕا بۆ ئەم شێوەیە و بە سەرپەرشتی و خەرجی بنەماڵەی گەیلانی لە پاکستان دروست کرا. ونفقت العائلة الجيلانية تحديدا. هذا القبر المبارك الذي ئەم گۆڕە پیرۆزەش تەرمی مەولانا شێخ عەبدولقادری گەیلانی حەسەنی حوسەینی تێدایە کە لە دنیای بەرزەخ و ڕۆحدا زیندووە. حي في عالم البرزخ، حي في عالم الروح، يزوره الكثير من الأحباب. زۆرێک لە خۆشەویستانی سەردان یەکەن، چونکە ئەزانن تەریقەتی قادری بە دیاریکراوی 350 ملیۆن شوێنکەوتووی هەیە لە جیهاندا، مليون مريد في العالم. کە ئەمەش نیعمەتێکە لە بەرەکەتی شێخەوەیە خوای لێ ڕازی بێ. هیچ مرۆڤێک وا بیر ناکاتەوە گوایە هەر تەنها پەیڕەوانی تەریقەتەکە سەردانیەکەن، بەڵکو هەموو تەریقەتەکان پەیوەستن پێوەی، جا بە بنەچە بێ یاخود لقوپۆپەکەی کە بە ناوی پیرۆزی ئەوە خۆیان پیرۆز دەکەن. ئەویش ئیمامی حەزرەتی غەوزی سەقەلەین، دنیای جن و ئادەمیزادە. ئەمەش بە گوێرەی ساداتی سۆفیەکان خۆیان لێ ڕازی بێت، یاخود ئەوانەی پەیوەستن بەم شوێنەوە، بە تایبەتیش خۆشەویستانی لە بەغدا و بابل الشێخ وباب الشيخ خاصة. فبهذه الصورة نجد مثلا ببینینی ئێرە بۆمان دەردەکەوێت کە هەردوو مەزهبەکانی سوننە و جەعفەری و مەزهبەکانی دیکەش سەردانیەکەن. السني والجعفري وغيره من المذاهب، حتى بل هناك من الزوار من يزوره. تەنانەت لە هیندستانیشەوە خەڵکانێک هەن کە پەیڕەوی ئاینی ئیسلامی ژنین، بەڵام بەهۆی چاکەکاریە پەنهان و بەرز و پیرۆزیەکانیەوە سەردانیەکەن. وەک لەسەر گۆڕە پیرۆزەکەی دەیبینین، هەندێک دیاری لە هیندستان و پاکستانەوە بۆ هاتووە. بەشێک لە دیاریە مێژوویەکانیش لە سندوقە تایبەتەکانە دانراون کە بۆ سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیە گەڕێتەوە. من أبان الدولة العثمانية آخر إعمار في لە دوای نۆژەنکردنەوەشدا کە ڕەونەقێکی زۆری داوە بە مەزارەکە، زادەی تەماحەتی سەید خالید گەیلانی بوو کە تا ئەو ڕادەیی هەندێک جار بەدەستی خۆی کاری تێدا دەکرد. ورعاية خاصة حتى أنه كان أحيانا يعمل بيده يعني في هذا الروض المبارك. هذه الحجرة الشريفة. ئەم حجرە شەریفەش حجرەی خەڵوەتی تایبەتە، نەک ئەو خەڵوەتەی کە خەڵک پێیان وایە تەنها بۆ عیبادەتەکانە، بەڵکو ئەو خەڵوەتە تایبەتە کە شێخ لەگەڵ کەسە نزیکەکانی وەک سەید ئەحمەدی ڕەفاعی و سەید عەلی هیتی و ئەو پیاوچاکە گەورانە دادەنیشت. لێرە گفتوگۆ و ڕاوێژ و تاوتوی کار و بار و دۆخی موسڵمانانیە کرد.
وحال المسلمين فيها. هذا الترتيب ترونه، هذا السجاد دەتوانن سەیری ئەو ڕێکوپێکی ئێوێ بکەن. ئەم فەرشانە لە مزگەوتی پێغەمبەر دووریدی خوای لەسەر بێ هاتوون. ئەم نەخش و نیگارانەش هەمویان لە سەردەمی سەید خالیدی گەیلانیەوە خوای لێ ڕازی بێ نوێکراونەتەوە. قوماشە پیرۆزەکانیشی لە مەدینەی منەوەرەوە لە لای قەبری پێغەمبەر دووریدی خوای لێ بێت هێنراوە. من قبر رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ونحن على ذلك إن شاء الله تعالى من الذاكرين الشاكرين الحامدين. ئێمە ساڵانە دەکەڕە دوانزە کەڕەتێنە خزمەتیان پیاوەیەن بۆ زیارەت لە ڕۆژی لەدایکبوونی یا ڕۆژی وەفاتبوونی. ئەمە پیاوێکی کوردە بەڕاستی بۆ کورد زۆری سیفادەی بووە لە بەقا. ئەمە لانەی خەڵکی فەقیرە، خەڵکێکی کورد زۆریان لێرانە ئەگەر شوێنی مانەوان نەبێ لێرە ئەمێنێنەوە. پیاوێکی مبارەکە، پیاوێکی موسڵمان و ڕوو لەخوایە، یعنی لە هەموو ژیانی تەمەنی لە پێناوی دینی ئیسلامە سەرف کردووە. پیاوێکە بۆ کوردی سیفادە هەیە، یعنی چەند ساڵەهای ساڵە لانەی خەڵکی فەقیر ئێرانە بە کورد و بە عەرەب و بە سونە و بە هەندستان و پاکستان و هەموو وڵاتان هێنە خزمەتیان پیاوە. لانەی خەڵکی فەقیرە، خەڵک لێرانە نان ئاو هەموو شتێک بە بەلاشە خوات. ئەم پیاوە بۆ کورد زۆر ئیسیفادە هەیە، سەربەرزیە بۆ کورد بەڕاستی. یعنی ئەم پیاوە کەسێکی کووردە هەموو کەس خۆشیەوێ، یعنی خەڵک بۆ بۆنێ ئەمەوە خەڵکی کوردی خۆشەوێت. کوردێکی زۆر لە دهۆک، لە مووسڵ، لە سلێمانی، لە هەڵەبجە، لە گەرمیان، لە کوێست، لە هەموو شوێنێک، لە ئێران، لە سووریا کورد و هەر چوار پارچەکەیەتە ئێرانە بۆ خزمەتیان پیاوە. خوا عەفوی خوا مامۆستا مەلاکەریمی مدەڕیس لێرە بۆ دانیشتووە. هەموو خەڵکی هەر چوار پارچەی کوردستان هاتە خزمەتی ئەو پیاوە بەڕێزە لە ئەفغانی، پاکستانی. من خۆم چەند ئاها کەڕت هاتوومەتە خزمەتی مامۆستا مەلاکەریمی مدەڕیس لێرانە. پیاوێکی زۆر مبارەک بوو مامۆستا مەلاکەریم. هەموو کەس ئیشی بۆ خەڵک سەهلەکرد، یارمەتی خەڵکیەدا لێرانە. کاتی یادی شێخ عەبدولقادری یا لە دایکبوون یا یادی کۆچکردن کە عەمری خوای کردووە، خەڵکێکی کوردی زۆر تێتە لای ئەم پیاوە، تێنە ئەیرانە یادی ئەکەنەوە لە هەر چوار پارچەی کوردستانیە، کوردستانی، عێراق، ئێران، تورکیا، سووریا یەنە ئێرانە. إني الشيخ عدنان عزاوي حمود الجيلاني ابن الشيخ عبد الرزاق ابن الشيخ عبد القادر. من شيخ عدنان عزاوي حمود جيلاني نوي الشيخ عبد الرزاق كرو الشيخ عبد القادرم ئەو مەزارگە پیرۆزەش مەزارگەی باپیرم شێخ عەبدولقادری گەیلانیە. سەروەرمان شێخ عەبدولقادر لەسەر هەردوو مەزهەبی حەنبەلی و شافعی پەروەردە بووە. بنەچەکەشی لە باوکیەوە بۆ سەروەرمان حەسەنی کوڕی عەلی ئەبوو تاڵیب دەگەڕێتەوە. لە دایکیشەوە سەر بە سەروەرمان حوسەینی کوڕی عەلی ئەبوو تاڵیبە. خوێندکاری هەیە کە لە قوتابخانەی گەورەمان شێخ عەبدولقادری گەیلانی دەخوێن و خوێندویانە. یەکێک لە سوڵتانەکانی دەوڵەتی عوسمانیش ئەم مزگەوتەی دامەزراندووە. مسجد سيدنا الشيخ عبد القادر الجيلاني أحد السلاطين العثمانية هو البنى هذا المسجد. فمن كرامات سيدنا الشيخ عبد القادر یەکێک لە کەرامەتەکانی سەروەرمان شێخ عەبدولقادر ئەوەیە ڕۆژێک لە ڕۆژان کاتێک شێخ عەبدولقادر دەستنوێژی هەڵگرتووە، سێ کەس هاتوونەتە خزمەتی کە جووبە و عەمامەیان لەبەر بووە. پێیان وتووە یا عەبدولقادر هاتوین پرسیارە لێ بکەین سەبارەت بە دین، کە یەکێکیان خۆی بە حافزی قورئان و ئەوەی تریان بە حافزی فەرموودە و سێمیشان خۆی بە شارەزای تیلاوە زانیوە. واحد حافظ القرآن وواحد حافظ التلاوة. قال الشيخ عبد القادر الجيلاني شێخ عەبدولقادریش پێی وتون ئەوە چییە؟ بە حساب خۆتان بە شارەزای دین دەزانن، ئادەی ئەم خاچانە لەسەر سنگتان لابن، چونکە هەرێکێکیان خاچێکیان لە ملدا بوو. وتویانە ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله. لەسە زانەشمان بیستووە کە شێخ عەبدولقادرێک هەیە لە بەغداد، ئەگەر ئەو بکەوێت دینیش دەکەوێت. لێرە و ناوێن لێنە زیندووکەرەوەی سونەت و دین.
ئەمەش لە کارامەتی باپیرم شێخ عەبدولقادر گەیلانیە. وفي زمان النظام السابق لە سەردەمی ڕژەمی پێشوودا زانایەکی ئاینی بە چاوی خۆی بینیوێتی کەوا ئاو لە گۆڕەکەی شێخ عەبدولقادرەوە لە لای سەریەوە هاتۆتە دەرەوە. کاتێکیش کە گۆڕەکەمان هەڵدایەوە بینیمان کە قۆڵەکانی شێخ عەبدولقادر هەروەک ئەوە وابوو خەوتە بێت. من خۆم قۆڵی شێخم گرت لێوێ ئاومان دەرکرد و بۆ پیاوچاکانی ئەوێ. للناس الأولياء والصالحين قالوا عمر النظام دواتر ڕژێمی پێشوو فەرمانی کرد کە ئەڕاستی ئاوەکە لای سەریەوە بۆ جێگەیەکی تر بگوازێتەوە. بۆیە کارامەتی شێخ عەبدولقادر لە ژماردن نایەت. بۆیە سەروەرمان شێخ عەبدولقادر پیاوێکی زانا و خواناز بووە تا ئەو ڕادەیی کە بڵێت فلديه قال درست العلم حتى صرت قطبا ونلت السعد من مولى الموالي أنا عبد القادر المشهور اسمي وجدي صاحب العين الكحالي. فهذا سيدنا الشيخ عبد القادر وهذا المسجد ئەمەیە سەروەرمان شێخ عەبدولقادر. العثماني هو اللي بنى هذا المسجد. نحن الآن في الباب الرئيسية للحضرة القادرية. ئێمە ئێستا لەبەر دەرگای سەرەکی مزگەوتی قادری پایەبەرزداین. دەرگای ئەو قوتابخانەیە کە سەروەرمان شێخ عەبدولقادری گەیلانی دەربارەی وتوێتی ئەوەی بچێتە ناوی بەر شفاعەتی من دەکەوێت. ئەمە وتەیەکی بەناوبانگە لەسەر ئەم شوێنە. ئەم دەرگایش لە سەردەمی سوڵتان عەبدولحەمید خان بە شێوازی ڕەسەنی خۆی دروست کراوە. ئەم نەخشانەش کە چەندێرە شعرێکن دەدرێنە پاڵ مەولانا خالیدی نەقشبەندی قەدەس الله سڕەهو. حين شاه نقشبند قدس سره. وهذا الحرم ئەم حرەمەش کە ئێستا لە ژێر نوێژەنکردنەوەدایە حرەمی مالیکی هەروەها حرەمی حەنبەلیشی پێوترێ کە ئێستا لەسەر خەرجی بنەماڵەی گەیلانی نۆژەن دەکرێتەوە. وەک دەبینن لە نۆژەنکردنەوەدایە لەم سەردەمەی ئێستامان وەک حرەمی ژنان دەناسرێ چونکە مزگەوتەکە فراوان و قەرەباڵخە. بەو جۆرەش لە چاوی سەردانیکەرانی دەیان پارێزێت چونکە لێرەدا ژنان دەوروبەریان گیراوە و لە گۆشەگیری تەواوەتیدا. اللهم اجعل بلدنا هذا آمنا مطمئنا رخيا مدفوعا عنه شرور الأعداء وسائر بلاد المسلمين برحمتك يا أرحم الراحمين. We came from India, Kolkata. ئێمە لە هیندستانەوە هاتوین لە گولگاتا لە ڕۆژئاوای بانگۆل. هاتوین بۆ سەردانیکردنی ئەم مەزارە لە بەغداد و لە عێراق کە مەزاری ئیمامی عەلی و حەزرەتی حوسێنی لێیە. And Hazrat Hassan Hussain, and we had a dream to make our parents to visit these places. ئەوە خەونمان بوو کە سەردانی ئەم شوێنە ئاینیانە بکەین. هەر بۆیە بە ڕەحمەتی خواتوانیمان بینە ئەم شوێنە. And this you wish to see in YouTube channel, Google. ئێمە پێشتر لە یوتیوب و گوگڵەوە گەڕابووین بۆ ئەوەی لەبارەی شێخ عەبدولقادری گەیلانیەوە بزانین. بەڵام ئێستا باوەڕ بەوە ناکەم کە خۆم هاتوومەتە ئەم شوێنە. ئێمە زۆر دڵخۆشین کە هاتوینێتە ئەم شوێنە کە زۆر پاک و تەمیزە. With their blessing, with God's spark blessing, we came here and we are very much happy about the areas, these places very neat and clean. خەڵک لێرە قسەمان لەگەڵدا دەکەن، ڕێزمان لێ دەگرن و خۆشەویستی زۆرمان بۆ یەکتر هەیە. هەروەها سەردانی چەند شوێنێکیشمان کردووە لە نزیک بەغداد. بەیانیش دەچین بۆ نەجەف وە چێش لەو شوێنە دەبینین. Tomorrow we will be going to Najaf and we'll be enjoying the place. هەستەکانم ئەوەندە زۆرن ناتوانم لە چەند وشەیەکی کەمدا دەریان ببڕم. هەستێکی زۆر خۆش کە بۆ یەکەمین جارە لێرم لەگەڵ دایک و باوکم. I have been here and first time along with my parents. That is a much blessing for us and this holy places. ئەم شوێنە هێندە پیرۆزە هەر کەسێک بێتە ئێرە بەدەستی بەتاڵ ناگەڕێتەوە. ئەم شوێنە زۆر پیرۆزە. ئەوەی سۆفیەکانی ئێرە دەیڵێن پێشەنگی هەموو ئەوەیە کە سۆفیەکانی تر دەیڵێن. Sufi saint is the head of all the other Sufi saints. زۆر خۆشحاڵم
کە لەگەڵ دایک و باوکم لێرەم. Be along with my parents to this place. أنا السيد هاشم عارف القادري من الهند. من سید هاشم عارف قادری خەڵکی هندستانم و مفتی و بانخوازم لە وڵاتی هندستان. ئێمە خوێندکاری تەریقەتی قادرین لە هندستان. بۆ سەردانی گەورەمان شێخ عەبدولقادری گەیلانی خوای گەورە لێ رازی بێت و هەروەها بنەماڵەی پێغەمبەر و گەورەمان ئیمامی عەلی و ئیمامی حوسێن و پیاو چاکان خوا لە هەمویان رازی بێت هاتووینەتە بەغداد. والأولياء والصالحين ولزيارة سيدنا الإمام علي ولزيارة سيدنا الإمام الحسين والأئمة والصالحين رضوان الله تعالى عليهم أجمعين. هذا الشهر شهر مولد رسول الله. ئەم مانگە مانگی لەدایکبوونی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت. خۆشحاڵین بە ئامادەبوونمان لە مانگی لەدایکبوونی پێغەمبەر لە دارولسەلام لە بەغدادی پارێزراو. في شهر مولد الرسول صلى الله عليه وسلم بدار السلام بغداد المحمية. الحمد لله. سپاس بۆ خوا سەردانیکارانی هندستان لە دێر زەمانەوە سەردانی بەغداد دەکەن. 10 ساڵ پێش ئێستا لە مانگی ڕەمەزان هاتمە بەغداد بۆ لەدایکبوونی گەورەمان شێخ عەبدولقادری گەیلانی خوا لێ رازی بێت. أنا جئت إلى بغداد في رمضان أيضا في مولد سيدنا الغوث الأعظم رضي الله عنه أيضا وهذا أول مرة. ئەوە یەکەم جاریشە لە کاتی لەدایکبوونی پێغەمبەر دێمە بەغداد درودی خوای لەسەر بێت. خەڵکی هندستان خوێندکار و موریدی شێخ عەبدولقادری گەیلانین. ئێمە سودمەندین لە کارەکانی گەورەمان گەیلانی خوای گەورە لێ رازی بێت. ومريدو الشيخ عبد القادر الجيلاني نحن مستفيدون من مصنفات سيدنا الباذل الأشهب الجيلاني رضي الله تعالى عنه ونحن مستفيدون. هەروەها لە دێر زەمانەوە سودمەند بووین لە سەردانیکردنی بەغداد. مسلمانانی هندستان زۆر سودمەندن لە شێخی ئیسلام و ئیمامی زەمان شێخ عەبدولقادری گەیلانی خوای لێ رازی بێت. الإسلام إمام الزمان الشيخ عبد القادر الجيلاني رضي الله تعالى عنه. وەک چۆن پەیوەندی هندستانیش بە بەغدادیشەوە پەیوەندیەکی زۆر دێرینە. أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة. طبعا إحصائية لا يمكن إحصاها لأن هاي بێگومان هیچ ئامارێکی سەردانیکاران نییە چونکە بابەتەکە پەیوەستە بە هیدایەتی مرۆڤەکانەوە لەلایەن خودای گەورەوە تا بێنە ئەم شوێنە پیرۆزە لەبەر ئەوەی ئەم شوێنانە ماڵی خودای گەورە و ماڵی خۆشەویستانی خوددا و پیاوچاکەکانیەتی ئەوەشی خوای گەورە هیدایەتی بدات دێتە ئەم شوێنانە. بۆیە هیچ ئامارێک لەبەر دەستان نییە بەڵام بێگومان ژمارەی سەردانیکاران خۆی لە هەزاران سەردانیکار دەدات. بەتایبەت لەو ڕۆژانەی کە بۆنەی ئاینیان تێدایە وەکو شەوی ئیسرا و میعراج، شەوی قەدر، مانگی ڕەمەزان، لە دایکبوونی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت، لە دایکبوونی سەروەرمان شێخ عەبدولقادری گەیلانی، ڕۆژانی جەژن، ڕۆژانی پشووی فەرمی. بەم جۆرە ژمارەیەکی زۆری سەردانیکار کە هەزاران کەس تێدەپەڕێنن هەروەها ساڵانەش بە هەمان شێوە ملیۆنان سەردانیکار تێدەپەڕێنن دێنە ئێرە. خوای گەورە هیدایەتی هەموو خەڵکی بدات چونکە لێبوردەی لێبوردەکان ئەم شوێنەش شوێنی پەناگرتن و پێکگەیشتنی خەڵکە کە لە ڕێگەی شێخ عەبدولقادری گەیلانی و پەرستش و نوێژ و قورئان و خوێندن و یادکردنەوەی بنەماڵی پێغەمبەر درودی خوای لێ بێت بە یەک دەگەن. أو أوراد الصلاة على النبي وآل بيته عليه الصلاة والسلام. عليك يا سيدنا يا رسول الله الصلاة والسلام عليك يا حبيبنا ويا حبيب الله الصلاة هذا الرواق الغالب أنه الرواق المالكي، وهذا المحراب فيه
ئەم هەیوانە هەیوانی مالیکیە. ئەم میحرابەش لە میحرابە کۆنەکانە کە زۆربەیان لە سەردەمی سوڵتانی عوسمانی مستەفای دووهەمەوە دروست کراون کە ئینکیشاریەکانی لە ناوبرد وەک دەبینن سوبحان الله مزگەوتی قادری شوێنێکە بۆ سەردانیکردن و پشودانی خەڵکەکە. هەروەها زۆر جار دەبینن لێرە ڕێبواران و ئەوانەی بێرەدا تێپەردەبن تا کاتی نوێژ دەخەون و پشوو دەدەن. ئەمەش وەک هاوکاریەکە بۆ ئەوانەی تا شەو لە مزگەوتەکە بمێننەوە. حتى يأتي إلى صلاته إلى سفره من جديد، يعني وكانوا من باب المساعدة أذن لهم بهذا الشكل في المبيت في المسجد. هذا المدخل المبارك الذي يؤدي ئەمە ئەو دەواازەیە کە ڕاستەوخۆ دەڕواتەوە سەر مەزاری شەریف کە هەر لە سەردەمی گەورەی یەکەممان سەرۆکوەزیرانی پاشایەتی عێراق مەولانا عەبدوڕەحمانی نەقیبەوە بە دەواازەی بنەماڵەی پیرۆزی گەیلانی ناسراوە. عەبدوڕەحمان النەقیب الكبير كان شيخ السجادة وكان إماما لوقته. ئەو پیاوەی کە شێخی بەرماڵ و خواناس و بەتەقوا بوو چەندین هەڵوێستی نایبی لە بابەتی پاراستنی عێراقیەکاندا لەو سەردەمەدا هەبوو. بۆیە ئەم مەزارە مەزاری سەروەرم شێخ عەبدوڕەحمانی نەقیبە کە لە ساڵی 1927 کۆچی دوایی کرد. المتوفي سنة 1927 ميلادية. وەک دەزانن زۆربەی وەقفەکان و زۆرێک لەو کاروبارانی ڕێکخراون بۆ سەردەمی ئەو پیاوە پێشەوە دەگەڕێنەوە کە دامەزرێنەری ئەم بنەماڵەیەیە بە پشتبەستن بە میرات و بەرەکەتی باپیری گەورەی سەروەرمان شێخ عەبدولقادری گەیلانی. امتدادي وفيوض جده سيدي الشيخ عبد القادر الجيلاني. تمشي إليه على سق بلا قدم